پرسی کورد بەشی شەشەم دەرفەت و کۆسپە بنیادیەکانی بەردەم پەرسەندنی پرۆژەی کوردی نووسین و ئامادەکردنی ئارام حاجی بەرایی سەرباری ئەوەی لەم چەندەیی دواییدا پرسی کورد بەرەو پێشچوونێکی سیاسی و سەربازی میدیایی چاوەڕوان نەکراوی بەدەستێناوە بەڵام پەرسەندنی بەرەو چارەسەریەکی گشتگیر یان قەوارەیەکی جێگیر هێشتا ڕوبەڕووی کۆسپی بنیادی قوڵ دەبێتەوە و لە بەرامبەریشدا لە سایی ئەو وەرچەرخانە جیۆسیاسی فکرانی کە بۆی پێشاتوە هەمیشە دەرفەتی استراتیژی نوێ لە بەردەمیدا دەکرێتەوە یەکەم کۆسپە بنیادەکان یەک دابەشبوونی ناوخۆی کوردی فرەیی پارت و دابەشبوونی مێژوویی وەک کێبەرکێکاری نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی لە عێراق یان پێیەدە و ئەنەکەسە لە سووریا توانای لەسەر گفتوگۆی یەکڕیزی لاواز کردووە غیابی پرۆژێکی نەتۆی کۆکەرەوەی ڕێکەوتوو لەسەر کراو لەسەر ئاستی تەواوی پارچەکان دوو فرەیی ڕاستە سیاسی و دەستوریەکان دۆخی کورد لە دەوڵەتێکەوە بۆ دەوڵەتێکی دیکە جیاوازە لە عێراق بە فەرمی فیدراڵێتی بەدەستێناوە لە تورکیا سەرباری هاتنە ئارەی پرۆسی ئاشتی چالاکیەکانی کورد وەک هەڕەشێکی ئەمنی مامەڵی لەگەڵ دەکرێت لە ئێران و سووریا ڕوبەڕووی سەرکوتکاری ڕاستەوخۆ و لە خۆگرتنی لە بێژنگراو دەبێتەوە ئەم جیاکاریە دەرفەتی داڕشتنەوەی استراتیژی یەکگرتن و تەڕوانینێکی نەتۆی کۆکار لاواز دەکات سێ غیابی دانپێدانانی نێودوڵەتی و پشتیوانیکردنی یەکلاکەرەوە سەرباری پشتیوانیکردنی ناوبەناوی سەربازی و تەکنیکی هەر وەک پشتیوانی هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش بۆ کورد ئەم پشتیوانیانە تەرجەمە نەکران بۆ پشتیوانی سیاسی بۆ سەربەخۆیی یان تەنانەت دانپێنانێکی یاسایی هەمیشەیی هێزە نێودوڵەتیەکان زۆربەی کات کە بەرژەوەندەکانیان ناکۆک هاتۆتەوە بە هەڵسەنگی هەرێمایەتیەکان دەستبەرداری کورد بوون هەروەک ئەوەی لە ئەپرین یان کەرکووک ڕوویدا دوای 2017 چوار ژینگەی هەرێمایەتی دژبەر تورکیا و ئێران و سووریا و تەنانەت عێراقیش سەرباری ناکۆکیەکانی نێوانیان کۆکن لەسەر ڕەتکردنەوەی دامەزراندنی هەر قەوارەیەکی کوردی سەربەخۆ هەر هەوڵێکی کوردی بۆ فراوانکردنی ئەتۆنۆمی یان سەربەخۆیی بە هاوپەیمانیەتێکی دژبەری هەرێمایەتی وەڵام دراوەتەوە پێنج فاکتەری دیمۆگرافی و جوگرافی ناوچە ئیتنیە بێکداچووەکانی کورد و عەرەب و تورکمان و ئاشووری بیرۆکەی دامەزراندنی قەوارەیەکی نەتەوەی بێگەرد بۆ کورد ئاڵۆز دەکات سروشتی جوگرافیای دابڕاوی ناوچە کوردیەکان لە یەکتر لە نێوان دەوڵەتانی داگیرکەردا ڕێگرێت لە تەواوکاری دانیشتوانی و سیاسی و ئابووری کوردستانی دووەم ئەو دەرفەتانی بەردەستن یەک ئەزموونی ئیداری خۆسەری و ئەڵتەرناتیڤە نوێکان تێزی کۆنفیدرالیزمی دیموکراتی کە دەکرێت بێ بەریەکەوتنی ڕاستەوخۆی بە سیستەمی دەوڵەتی نەتەوەیی ئەڵتەرناتیڤێکی زانستی بەردەستخات کە دەکرێت پراکتیزەکرێت ئەزموونی ئێستای ڕۆژئاوا و هەرێمی کوردستان بە تاقیگەی سیاسی دادەنرێت کە دەکرێت وەک نمونەی دیموکراتی فرەیی پەری پێ بدرێت سێ وەرچەرخانی نێودەوڵەتی لە لێکنزیکردنەوەی نەتەوە و کەمینەکان هەڵکشانی گرنگی پێدانی نێودەوڵەتی بە پرسی مافەکانی مرۆڤ و لە مەرکەزیەت و لە توانادابوونی گەلانی ڕەسەن لە بەخشینی زەمینێکی یاسایی و ئەخلاقی فراوانتر لە ڕابردوو بە کورد لە توانادابوونی و بەرهێنانی ئامرازەکانی یاسای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی تایبەت بە مافەکان بۆ بنیادنانی ڕەوایەتێکی نەرم بە پرسی کورد سێ گەشەسەندنی ڕۆڵی سەربازی و سیاسی کورد پەرسەندنی هێزی کارەی پێشمەرگە لە باشوور و شەڕبان لە ڕۆژئاوا کە ئامادەیەکی جیۆسیاسی وای بە کورد بەخشیوە کە گفتوگۆ لەگەڵی دەسەپێنێ بە تایبەت لە دۆخی پشێوی و داڕمانە سیاسەکانی وەک سووریا و عێراقدا چوار دابەشبوونی عەرەبی و هەرێمایەتی ململانی هەرێمایەتیەکانی ئێران سعودیا تورکیا میسر ئێران ئیسرائیل هەندێجار لە نێجەم سەربەیەکدا هاتووەکاندا هەراوێزێک بۆ ژوڵەی کورد دەرەخسێنێ شەقبوونی سیستەمی هەرێمایەتی نەریتی دەکرێت وێنەی نەخشەی سیاسی بە شێوەیەک دابڕێژێتەوە کە دەرفەت بۆ هەمواری پێگەی کورد بڕەخسێنێتەوە لە ناوچەکەدا وختەی بەش لە نێوان کۆسپە بنیادیەکان و ئەو دەرفەتانی پێشهاتووە پرسی کورد لە ساتەوەختێکی مێژوویش پرسداتل دەخوات و گەر بتوانێت دابەشبوونە ناوخۆیەکانی تێپەڕێنێ پەرە بە گوتاری سیاسی تازە بدا بێ ئەوەی تەڵەی تەوزیفاتی دەرەکی بە قاشیدا بتەقێ دەرفەتە جیۆسیاسیەکان بەرهەمبێنێ ڕەنگە سەرکەوتوو بین لەسەر لە نوێ داڕشتنەوەی پێگەی مێژوویمان لە دەرەوەی لۆژیکی دەوڵەت نەتۆیی داخراو لە چێوی ئاسۆگەلێکی دیموکراتی فرەییدا کە بۆ هەمەجۆری شوناس فراوان دەبێتەوە ماویەتی تێبینی لە دوابەشدا کە بەشی کۆتایی بابەتەکەیە بەرەنجام و ڕاستێک ڕاستپاردا بۆ سەرکرداتی سیاسی کوردی بەگشتی
چۆنێتی بنیادنانی گوتارێکی سیاسی واقعی کۆکەهرەوە و بەرەپێدانی دامەزراوە مەدەنی دیموکراتیەکان و ئەرکی دەساڵاتە هەرێمایەتیەکان و مامەڵەی دەستوری لەگەڵ ئەم پرسا و بەرپرسارەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی و توێژ و ئەکادیمیانی کورد دەربارەی پرسی کورد و شیکردنەوەی ئەزموونی کوردی هاوچەرخ وەک ئەڵتەرناتیڤ بۆ دۆخیدوای دەڵۆدنەتەوە و تێپەڕاندنی وەک بەشێک لە وەرچەرخانە فکری سیاسانی ئەم سەدەیە لەخۆ دەگرێت کە چاوی لە چارەسەری یەکلاکەرەوەی ئەم پرسە بڕیوە.